سڵاوی مەحەمەنووریتان لێبێ. شەڕێک یەخەی کوردستانی گرتووە. ئایا ناکۆچی هێزە سیاسیەکان قوڵتر و تونتر دەکاتەوە یاخود پەیوەندیەکان و هەمەئانگیەکانی نێوان هێزە سیاسیەکان زیاتر دەکات؟ ئەوە چی ڕوویدا لە شەنگال و زومار و پێشتریش لە چەند ناوچەیەکی جەلەولا؟ بێپلانی یەکێتی و پارتی و ئەو هێزانەی هەیەە بۆیە داعش توانی بە ئاسانی ئەو شوێنانە بگرێت، یان هەڵەیەکی عەسکەری بوو یان تاکتیکێکی کوردی بوو. پارتی توانای مقاومەی نەبوو شەنگال و زوماری هەرزوو تەسلیم کرد. نەخشەیەکی سیاسی هەبوو بۆ ئەوەی لە ڕێەوە ڕۆژئاوای کوردستان کۆنتترۆڵ بکە. ئەمە قسەی ڕۆژنامەنووسەکە. کادرێکی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێت هەموو قسانە بێ بنەمان بەرامبەر پارتی دەکرێت. پارتی لە هەوڵی ئەوەدایە کوردستان بەرەو دەوڵەت بوون هەنگاو بنێ. ئەو سیناریۆیانەی لە شەنگال و زومار ڕوویاندا لە جەلەولاش دووبارە بوونەوە بۆ تەرکیزی ناخرێتە سەر. ڕۆژنامەنووسێکیش لە گۆشەکەی خۆیدا ڕەخنە لە هەردوو لا دەگرێ و دەڵێت یەکێتی و پارتی شەڕی دەرونی بەرامبەر یەک دەکەن لە کاتێکە هەڕەشە بۆ سەر کووردا. اینجا چ زومار بێ یاخود جەلەولا؟ چی ڕوویدا لە شەنگال و زومار؟ شکستێکی کوردی بوو بە ئیمزای پارتی یان ئەمانە بوختانن بۆ هێزێکی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان دەکرێت؟ بۆچی ئەوەندەی باز لە هێزی یەکێتی و هێزی پارتی و هێزی فڵانە کاک و هێزی فڵانە کاک دەکرێت بۆ باز لە مەنزومەی بەرگری کوردی ناکرێت کە خۆی لە وەزارەتی پێشمەرگەدا دەبینێتەوە؟ نووسەرێک دەپرسێ دەسەڵاتدارانی کورد بە تایبەتی هەردوو حیزبەکە تا ئێستا نەیانتوانی مەنزومەیەکی بە هێزی بەرگری دروست بکەن کە خۆی لە وەزارەتی پێشمەرگەدا ببینێتەوە. میوانە پارتیەکەی کە لەم بەرنمەیەدا ئامادەیە ئەردەڵان ئەحمەد دەڵێت لە جەنگدا ئەنجام گرنگە، پارتی ناسنامەی تۆخی نەتەوەیە. لە بەرامبەردا نووسەرەکەی کە لەم بەرنمەیەدا ئامادەیە مستەفا حەسەن گەورە دەڵێت شەنگال سیوێکی ئابێکی تر بوو. گفتوگۆیەکی گەرم لە نێوان مستەفا حەسەن گەورە ڕۆژنامەنووس و هەروە ئەردەڵان ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. سوپاسانەکەی. سەرەتا کاک مستەفا گەرە پرسیار لە بەڕێزەکەم، ئەم جوملە گەورەیە، ئەم جوملە قەبەیە، شەنگال سیوێکی ئابێکی تر بوو، لە چێوە هاتووە؟ لە داخلە دڵی ڕۆژنامەنووسێکەوە چەنگرتەیەکە دیوە لە تەلەڤیزیۆنەکان یاخو بەڵگە و ئەدیلە و پێیە کە پێ دوایە ئەمە بۆ خۆی بریتە لە خیانەت وەکو خۆت دەڵێ؟ سەرەتا سواز بۆ بەرنامەیە. من هیچ عقدێکی شخصی منیە، هیچ شتێکی تەسیری تێنەکردوم کە ئەمە ئەم جملەیە بڵێم، بەڵکو ئەمە ئەم کارە ساتە مێژووی و مرۆیە گەورەیە کە لە شەنگال چەند ڕۆژە ڕۆدا و ئێستا بەردەوامە پاڵی پێوە نام کە ئەمەکەم فعلا خۆ سیوێش ئاب لە ئابا ڕووداوە، ئەمەش لە ئابا سیوێکی ئاب لەوانەیە پارتی کۆمەڵی مردی هەبێت شەڕی یەکێتی و پارتی بووە کۆمەڵیشتەوە، بەڵام ئەمە ئەم شکستە گەورەیە کە زۆر بە تاکتیک ناوی دەبن یاخو بە پاشەکشە ناوی دەبن کە زۆر چێتە هەندێکیش بە خیانەت ناوی دەبن کە تا ئێستا زوێ ئێمە لەسەرەوە کۆکمین لەسەرەوە لە بەرەوەی نازانین نەتیجەکان بەرەو کوێچن، بەڵام ئەم پاشەکشە گەورەیەی لە خلالی 24 ساعاتە کراوە لە شارێکی 400,000 نەفەری کە لە هێزێکی بەرامبەر وەکو داعش ئەمڕۆ کۆمەڵی ڤیدیۆ پێشکەش کراوە، یەک تەقەیتیان نەکراوە، یەک فیشک نەتەقیوە. سیارەکانی داعش دێن بە کۆمەڵی سیارە وەکو بچن بۆ سەیران. ڕاستە لە بەرپرسە چێ تەقەی نەکردووە؟ بەرپرسەکان بەرپرسی یەکەم من 21 ناوم لایە هەموو بەرپرسی پارتی و هەمووی ڕوتبەی لیوا و میوا و نازانم تا ئاخیریان هەیە. دوو حاڵەت هەیە، یا ئەوە تا سەکەدایەتی سیاسی پارتی ئەمە لەژێر فشاری تورکیا یا خوڕێکەوتێکە لەگەڵ داعش بۆ زەربەلێدان لە ڕۆژاوای کوردستان، یاخود ئەوە تا خەتایەکە دەکەوێتە ئەستۆی برادرانی پارتی برادرانی بەرپرسەکانی پارتی. ئەگە برادرانی پرسەکانی پارتین مەسعود بارزانی خۆی یەکەم ڕۆژ ڕایگەیان دەڵێ کەم تەرخەمی بووە و دادگای ئەو کەسان دەکەن کە تەبخێ. ئەگەر مەسعود بارزانی ئەم قسەی بکاتە کردار بە فعلی دادگایان بکە لێ پرسیوان لەگەڵ بکرێ، ئەو کاتێمە قسەیەکی کەمان دەبێت لەسەر ئەم بارودۆخی کاتوە، بەڵام لەگەڵ هەموو ئەوەشدا تاوانێکە دەرحەق بە خەڵکی ئەوڕاوە. ئێستا من ئامارێکم تاوانەکەی کردووە، تاوانەکە داعش کردوتی، بەڵام کێ بەرپرسە لە تاوانەکە؟ پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەیەک. ئەگەر ئێمە سەر ئەو خاڵانی لاتە بەرپرسیاتی سەرشی بەر پارتی دەکەوێت، پارتی مقاومەی نەکردووە، سەرکردەکانی پارتی مقاومەیان نەکردووە. قسەکانی کاک مستەفا حەسەن گەورە بە زەقی دیارە
سوورە لەسەر ئەو جملەی خۆشی. زۆر سپاس بۆ جەنابتان پێم خۆشە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری و پێشمەرگانە دابنێوێنم کە لە بەرەکانی جەنگ شەید بوون و هاوخەم و هەواڵوێستی لەگەڵیان. هەر لە ئەو دروشمەی کە برای بەڕێزم کاک مستەفا بەرزی کردوێتەوە ڕاستەوخۆ لە دووەم جملەی قسەکانی دژی یاخۆی پێچەوانی ئەو جملە قسەی کرد کە باسەوەی کرد کە شنگال خیانەتێکی تر بوو و لە جملەکانێک کە ئێستا فەرمووی وتی جارە زۆر بۆی بڵێ نەمە خیانەت بوو جارێ ئەمە هەر لە سەرەتاوە بەڕێزە تووشی بەریەکەوتنی بوو لەگەڵ مەجال لە من هەمیشە زۆر احترامی برادر ئەو کەسانەکەم لە بەرنامە تەمەناکەم نەمخەیتە دۆخێکەوە ناچار بم ئەمە یەک سەبارەت بە ئەو جملە سواوانەی کە بەردەوام فڕێ درێ مەسیوێکی ئابوو ینی ئەمە هەندێک ڕۆژنامە نووسمانەیە ئیتر چوزانم چونەتە سەنگەری دژە پارتیەوە ینی ئەو پارتی ئەم کوردستانم کاتە بەهشت ئەوان هەروە بیرەکەنەوە بۆ چکە من لە عقلیەتیان ڕەجی داکتاوە و بریاریانداوە هەتا ئەو لەحزەیە کە کفنی سپیەکرێتە بریان جاتی هۆکارەکەی چییە؟ بنەماڵی بارزانانی بکەن لەبەر ئەمانە کۆمەڵێک حرمەتم هەیە کۆمەڵێک کەسن تا ئێستا یەکیان نەکردو بە دوو بۆ کورد بەڵام چاویان بۆ دەستکەوتانە هەڵنایەکە لەسەر دەستی سەرکردایەتی سیاسی کورد بەگشتی وە سەرکردایەتی سیاسی پارتی هاتۆتە بەرهەم سەبارەت بەوەی کە مەسەلەن برای بەڕێز ماڵێ شەڕ نەکراوە هەموو بەرەکان وەک چۆن مڵی ڕایان کردو کە شەڕی نەکردو لە کاتێک هەمومان وزانین لە سایت و تەلەڤیزیۆنەکان ئەو پێشمەرگانی کە شەهید بوون کە سوکاریان یعنی چی جوابی کە سوکاریان هێنەوە کە ژمارەیەک پێشمەرگە لێوێ شەهید بوون و هەزاران پێشمەرگە لێ بوون دواتر مەسەلەی شنگار و مەسەلەی کشانەوە هێزەکانی پێشمەرگە ئەمە من پێم وانیە کشانەوە بێ من پێم وانیە ئەکرێ شکستێکی جوزئی بێ چکە ئێمە زانین سەری ناوچەی جوگرافی شنگار بکەین تۆ بۆ نردنی هێزی پشتیوانی ئەو شکستێکی جوزئیە دوو شاری لە شەڕدای شنگال و زوماڕ سێ شار بەڵێ تۆ لە شەڕدایەوە هێزێگا تۆ داگیرانی چۆنەکان ئەگەر ئیجازە بێ قسەکان تەواوکەم شنگال لە ناوچەیەکە هەمومان نەزانین بە درێژایەکی زۆر ئەو سنۆ جوگرافیا شنگال دابراوە لە زۆرێک لە ناوچە کوردیەکانەوە بە سەدان گوندی عەرەب لە بینی شنگال و ئەو ناوچە تەسلیمکردنەوە نەبوو خیانەت نەبوو یان بۆ چوونی ڕۆژنامە نووسەکە بکەینەوە پرسیار دەڵێت بۆ ئەوەی نەخشەیەک بوو خطەیەکی سیاسی بوو بەرامبەر کوردستانی ڕۆژاوە شتیوانە بوو ئەزانین چۆنە ئێمە ئەگەر بێنە سەر شێوازی مامەڵەکردنی سەرکردایەتی سیاسی کورد لەلایەک وە پارتی دیموکراتی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژاوی کوردستان ئەبینین کە ئەگەر هاوکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان نەبوونایە و یەخستنی هێزەکان و بەداخەوە دواتر هەڵگەڕانەوەی هێزێکی سیاسی لە ئیتفاقی هەولێر بۆ شەرمنانە دیفاع لە حیزبەکەی خۆ دەگەی کە پارتیە ئەو دەڵێت کاگەر دەڵێن پرسیارەکەەوە ئەوڵێ خیانەت بوو ئەڵێ تەسلیم کرا ینی ئەمە قسەکانی کاک مستەفایە بە زەقی سوورە لەسەری وەڵام بۆ قسانە ینی ئێوە یەکتان نەکردووە بە دوو کۆمەڵی ڕۆژنامە نووسن لە بەردەمی لەگەڵ ئەم یەکدوێ کاتێک من پێشمەرگەم لە لە هەشتاکان پێشمەرگانی پارتی لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان فەقیرەکانە سەرکردایەتی پارتی لە کەرەج بوو لە هەفتاونەوە کوردانی ڕۆژ ئاڵاتیان دەکوشت لە خەڵکیان ئەنفال دەکرد ئەو کاتە من پێشمەرگەم ئەو کاتە من دووبرام شەهید وە کە پێشمەرگانی پارتی لەسەر سنوورەکانی قندیلی شەوە ئەمە مێژووی خۆت ئەمە مێژووی بنەماڵی بارزانی و پارتیشە بەیەکش بڵم لەسەرەوەی کە من دەڵم خیانەت ئەڵێم خیانەتە بەڵام ئەڵێم جارێ دەرنەکەوتووە ئایا سەرکردایەتی سیاسی پارتی بەرپرسیارە یان ئەو بەرسانە دەنا من ئەڵێم ئەو کارەساتی ڕوویداوە هیچی لە سوێ کەمتر نییە ئەزانی ئەگەر بە نیشانەگرتنی پارتی ینی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە لەبەر ئێمە وەزارەتی پێشمەرگەمانەیە بۆ وەزارەتی پێشمەرگە بەرپرسە لە زوڵاندنی ئاخر ئەو وەزارەتی کە ئەو هەموو هێزانی چۆنە ئەم مامەڵەی ئێوە لەگەڵ داون دەستگا حکومیەکانی هەرێمی کوردستان قسەی تۆ چی جیاوازیە لەگەڵ قسەکانی مالیکی کە ئامادەنی قسە لەسەر پێشمەرگە بکە ینی ئێوە ئیمانتان بە هیچ نێ بەس ئێوە ڕاستەکەن دواتر مەسەلەی بەڕێزم کاگاریەرچین لەم کەناڵەوە زۆر جوان وەڵامی و کەزانیداەوە من نامەوێت جارێکە بچینە سەرەوە جوابی دانەوە جوابەکەشی ئەوەندە کاریگەریە بۆ بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چه فەوزایەکیان بەرەمبەر ئاریارسین کرد چەکی لە خۆی بەز بودیژی خەڵکی سلێمانی سلێمانی بۆ دژی سلێمانی تەقەیەکرا بوو لە بەردەم لەقی خۆشتان کردبوون تەقەکەدا ئەمە قسەی تۆڕە کۆمەڵایەتەکان لە پێشامان کاکە خۆی ئینتەرنێت ڕۆژنامە نووسێکە
سەر و ڕیشی لە ڕکاری ڕۆژنامەنووسیا سپی کردووە بە شانازی بەبێ ئەوەی بەڵگەی لابێ بەبێ ئەوەی بەڵگەی لابێڵێ چ ئەقلێتێکە خەڵک پێی وابێ خەڵک بێ بارگای خۆی باتە بەر فیشەکە ینی بەڕاستی ئەم قسانە یەک وەڵامی بچوو بۆ جەنابێت ئەم جەماوەری کوردستان زۆرینەی جەماوەری کوردستان لە نزیکەی لە سایاچلی دەنگی بە پارتیە ئەگەر سیاسەتی پارتی دروست نەبێ ئەگەر بەرهەم و دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرهەمدار و پڕمانە و بەهێز نەبن خەڵکی نایە متمانەی خۆی بداتە پارتی ئەگەر پارتی تەزویر نەکە لە هەڵبژاردنەکانە ئەگەر پارتی پارە نەبەخشێتەوە ئەگەر پارتی خەڵک نەکرێ ئەگەر پارتی بادینان پاوە نەکە پارتی لەگەڵ حیزبێکی وەکو حیزبی سۆشیالیستی بکە دەیدۆڕێن یەکشت بە برای خۆم بڵێم یەکشت بە برای خۆم بڵێم ئێمە زۆرێک لە کادرانی پارتی کە لەسەر شاشەکەمان ئەمان بینن و بەرگری لە پارتیەکەین و پێمان وایە بەرگری لە کوردایەتیەکەین ئەم قسانەی جەنابتان پارتی پێشمەرگەی هەبووە بە جیرفانی بەتاڵ شەید بووە پارتی حەمە گوڵپیە بووە لەسەر کوردی زەڵم بە شمشێرەکەی چوەتە سەر پێشمەرگانە من لەگەڵ سیاسەتی پارتیم لەگەڵ سەکرتایەتی پارتی قساکەم لەگەڵ پێشمەرگەیەکم کە ئەوڕۆ لە زومار شەید بووە لە شەید دەبێت من سەی ڕێز نانێزین چۆن ئەم قسە لۆژیکی تیانی تۆ بتێ هێزی پێشمەرگەکان سەرکردایەتی ئێمە شانازی زۆر گەورە بە سەرکردایەتەکەمانەوەکەین ئەو شانازیە ئەگەر بینە سەر ئەو ڕووداوانەی ڕوویان داوە لەم کوردستانە کاک ئەردەڵان پرسیارەکە ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان فترەیەکی زۆرە باسی لە دەوڵەتی کوردی و ڕاگەیاندنی دەوڵەت و هەنگاونان بەرەو دەوڵەت یەکێک لە ڕۆژنامەنووسەکان لە پەیجەکەی خۆیان لە فەیسبووکان نووسوێتی شنگال 3188 هزار کیلومتر چوارگۆشێ 400,000 کەسی تاژی دەڵێ پارتی نەیتوانی بەرگری لەو ژمارەکەمەی خەڵک بکە چۆن نتوانێت ئەگەر بەیانی ئەم وەهمە ئەم حکایەتی کە ناوی دەوڵەتی کوردی ڕابگەێنێ چۆن نتوانێت بەرگری لە دەوڵەتبوونی کوردی بکە هەرگیز پارتی نەیوتۆ بەتەنیا من دەوڵەتی کوردی ڕاگەێنم مەسعود بارزانی سەرۆکی یاریمی کوردستانە عەزیزەکەم ئێوە شتەکان لەو گۆشە بچووکەوە سەری بابەتەکانەکەن کە خۆدان بۆچی ئاگای لێنی عەزیزەکەم لە هەفتەی جارێک بەلای کەمەوە ڕایۆژ لەگەڵ جەنابی گاگنەوشیروان کردەوە ینی ئێوە ئەمەن دەبێ خەبەرن لە وەسەی زۆر بێخەبەرین بەڵێ ئەزانین دەبێ خەبەر پێی سەیرۆژ پێیکی لەگەڵ دەکەوە شەزانین بەرحاڵ مەبەستمەوە یانی ئێوە شتەکان بچووکەکەنەوە پارتی دیموکراتی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان نەیوتۆ خۆم بەتەنیا دێم دەوڵەتی کوردی ڕاگەێنم بەڵام شانازیە بۆ پارتی بە ئەندازی ئەو قورسایی کە هەیەی بۆ پارتی توانیویەتی ئەمەی ڕوویدا لە شەنگ چی ڕوویدا لەو شوێنە من پێم وتی ئەمە شکستێکی جوزئیە ئێمە ئەگەر ئەم شکستاخرێتە سەر شانی پارتی ئەو ڕۆکە پێشمەرگەکان چوونەتە ناو مووسڵ و گەڕەکانی مووسڵ ئازاد دەکەن ئەو شانازیش بەتەنیا بە پارتی دەبڕێ باش زۆر چاکە لەبەرەوە ناکرێ ئێمە شتێکی تر ئەگەر مەجالم بە مستەفا باسی ئەوەی کردوتی پێم وایە ڕێکەوتنێکە بێ لەگەڵ داعش ئەم قسەیە قسەیەکی زۆر نالۆژیکیە لەبەرەوەی کاتێک مەجال بە تۆ مەجال ئێوە سەرەتا کاتێک داعش لەگەڵ لەبەرەکانی مووسڵ کەمتر شەڕێ کرد یان و ئەمە پارتی لەگەڵ داعش ڕێکەوتنێکی کرد بەڵام ئێستا دێ داعش پەلاماری ئەو ناوچانەیە کە زۆرترین پێشمەرگەی پارتی لێ ئەگەرنا پێشمەرگی لایەنەکان ئەو کاتە دیسانەوە دێ دوالیزمەیە کە بەڕاستی ئەم برادرانە تووشیان بووە و تووشی جۆرێک لە نەخۆشی بوون نازانن چۆن خۆیان لە حقوقدەی ڕق بەرامبەر یاری ئەو حقوقدەی بەرامبەر مستەفا حەسەن گەورە تووشی نەخۆشی بووە بەرامبەر مستەفا ئەم نەزەڕەی موئامەرەیە چی یعنی ئێوە مجموعەیە خەڵکن مجموعەیە نووسەر و ڕۆژنامەنووس بەردەوام هەڵگیری نەزەڕی موئامەرەن لە پشتیەوە ئەمە بووە هێزێک هەیە ناوی هێزێکی سیاسی ناوی پارتی دیموکراتی کوردستانە شارێک لە بندەستی خۆیەتی چۆن ئامادەیە بەم شێوەیە یعنی پێشمەرگە زەحیەی بۆیاوە ئەمەی کە تۆ ئێڵەی بێجگەل لە نظڕی موئامەرە و بێژگەل لە حەق دێ بەرامبەر پارتی هیچی کە نییە یعنی بەڵگە و ئەدی لەو دیکۆمنتێک نییە کە ئیسپاتی کا بڵێ ئەمەی کە ڕوویدا خیانەت وەکو خۆ دەڵێ شاری کوبانێ لە ڕۆژاوای کوردستان با وەڵامی ئەو پرسیارە دەمەوە حەو مانگە حەساری لەسەرە بە پارتیشەوە و بە تورکیاشەوە بە داعشیشەوە مقاومەیان کرد بەڵام بۆ پارتی نەتوانێت 24 ساعت کورە 8 ساعت کورە 10 ساعت مقاومەکە لە شاری پارتی 11 ساڵی پارێزێ ئەمە قسە نیە 24 شەڕ نەبووە شەڕ نەبوو چی لۆژیکی 11 ساڵ لە 2007 تەقینەوەکان بوو هێزی تیرۆریستیەکان هاتن پەلاماری ئەوی بەرگری لەگەر و خەڵکی یەزیدی قەت تەعاد فیان پارتی نەبووە باوکی من پارتی لەوێ نزیکەی دە کورسیە ناوە ئەمە کەی قسەیە ئەم قسانە بووە چێ بکە تەزویری چی عەزیزەکەم ئەوان
هەمووی زۆربەی شنگالەکان سەکانم پێبڕ سەکان پێبڕم یەک دقه ئەوەی کە ڕووی داوە لە شنگار بۆیە 1970 ئاوڵاتی تا ئێستا شەهید بوو 1970 ئەمە لەم دووسێ ڕۆژ ئەمە راپۆرتی وێنە باشە کاکە 1970 کەس بریندار بووە باش 200,000 کەس ئاوارە بووە 50,000یان ئێستا لە ژێر ڕەحمەتیدا ئەژدای لە چای شنگار تا ئێستا هیچ یەکێکیان پێ نەگەیشتووە من ئێستا پێشەوە بێم شتێکم بیست کە ژێگای باوەڕش نەبوو گوایە هێزەکانی پەکەکە گەشتونەوە بەڵام نازانم چەند ڕاستە 500 ژن براوە لە شنگارەوە بۆ ناو یاریگایەکی مووسڵ کە تعدای سێکسیان لێ دەکرێت ئەمانە ئەم تاوانانە هەمووی دەکەوێتە ئەستۆی پارتی یاخۆ ئەستۆی ئەمە قسەیەکی گەورە نییە بەرامبەر پارتیەکی بۆ کێت ئەستۆی پارتی کاکە چی حاکمە لێوێ چی حاکم بووە یخۆ من لێ پێشمەرگە بووم من لێ قائد بووم دۆڕانن و شکست کاتیە کاکە شکست نییەوە شکست نییە بەرپرسی پارتی هەفتێک لەو پێشڕای گەیان وتی هێزێکی زۆرمان هەیە تەنسیقمان هەیە لەگەڵ سەکرتاری لەگەڵ کاک مەسوول لەگەڵ هەموو ئەوانە بە دیکومنت ماوە ئەی پاش هەفتێک بۆچی ئەم هێزانە وەکو هەمووانەی ڕوبەڕووی پارتی فەرموو زانە کردیان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەیەک لێدوان هەموو کێشەکانی حەل کردووە ئێمە پێمان وایە وەکو یعنی من پێم وانێ ئێستا بەس پێشمەرگەی پارتی دیفاعلەکە وەزارەتی پێشمەرگەیە جەنابی سەرۆکی هەرێم بەراری داوە هەموو ئەو بەرپرسە سەربازیانەی کە لەوێن و کەم تەرخەم بوون لە پاراستنی و ناوچانە سزا بدرێن و لەمە زیاتر تۆ چاوەڕێی چیەکەی جەنگی من عملم دەوێت تا ئێستا دەیانی ژن دووسکراوە باشە تۆ ئەگەر مەسعود بارزانی ئەمەی کدا عمل من دێم ئەلەو بارنامەیە داوا لێبوردن لە تۆ لە پارتیشەکەم باوەڕکە من دڵنیام لەوەی جەنابی سەرۆک ئەمە دەکا جەنابی سەرۆک ئەوە ناکە جەنابی ئیشمان بەوە نیە کەس داوای لێبوردنمان لێ بکە زۆر تەبیعیە ئێمە ئیشی خۆمانەکەین ئێوە خۆتانەکەی مەشی خۆمانەکەین وەکو سەرکردایەتی سیاسی کورد بەگشتی وەکو پارتی پێویستی نییە کەس داوای لێبوردن کە ئەو ئیشی خۆیەکە پارتی خاوەنی ئەوانەی سزادا من داوای لێبوردن دەکەم من پێم وتی پارتی پێویستی بۆ نیە کەس داوای لێبوردن ئەمە چێ لە بەردەم تا ئەم بەڵگە ئەمە کاک من ینی مستەفا حەسەن گەورە بە ئاشکرا ئەڵێ پارتی بەشدار بووە لەوەی کە تەسلیمکردنی ئەو شارانیان ئێمە قسەی ئەوە ئەوجا ئیسە باسیەوەی کرد کە هێزێکی برادرانی پەکەکە گەیشتنە دەژنگار ئێمە دەستخۆشی لە هەر هێزەکەکەین کە بە هاوکاری هێزەکانی پێ نا ئەمە قسەی پارتیە والله قسەی پارتی نیە ئێمە دەستخۆشی من کادری پارتی میان جەنابەت خۆت وڵا ئێدە مەجال بە قسە بکەم ئەوە قسێکی ئەوەی تر ئەو پەڕی جەهالەتە بەرامبەر بە ڕێی ئەو پەڕی ئازادیە من ئەو پەڕی حەقدا کاڵێ ئەعوذ بالله ینی تۆ چاوەڕێی من وەکو خۆم ئەندامی حیزبم عزیزم هەر کەسێک ڕێزی بەرامبەرەکەی بگرێ ناتوانێت ڕێزی خۆی بگرێ من ڕێز هەر کەسێ نەیتوانێت ڕێزی خۆی بگرێ نا حیزبەکەم بەشێکە لە من ئەو ئایدۆلۆژیای منیش ئادان چۆن دژی حیزبەکەم مەجال بە ئەو پێی وایە پێی وایە مەسەرەن هێزەکانی پەکەکە هاتوون و هاوکاریان کردو دەستخۆشیان لەکەین بەڵام من پێم سەیرە مەسەرەن لە کۆبانی وەکو جەنابەت باسە کرد پێدا چەندێکە داوای هاوکاریەکە بۆچی هێزەکانی پەکەکە نەچوون لێ هاوکاری برایانی پەکەکەن دواتر ئەمە لە سایتێکدا بەزیوە فۆتۆشۆپە ینی حیزبێک بەو گەورەیە خەریکی فۆتۆشۆپە لەسەر شکاندنی وەرە و معنەویاتی پێشمەرگە هەر کەس سین بەرحاڵ لێرە ڕسمێکیانێ ناوە کۆمەڵێک شەڕوانن زاخۆ دهۆگەێنانە فۆتۆشۆپیان کردەوە لەم لاوە ڕسماسلەکە قامیشلیە ئەوە کە لە بەرچاوتان لەم لاوە کۆمەڵک چەتەی داعشیان سۆتە بەردەم مەزاری لالش لەم ئەسلەکە ئەوە نیە لایەکترەوە گرتێکی ڤیددیۆی بڵاو بۆتەوە ئەم گرتە ڤیددیۆیە ئەڵێ سەیت ینی لە ساڵی 2023 سەیتەرە قوات الحیمایە شعبیە بەگا على محور لە محورێک دوایەوە هێنایانە ئەم گردە ڤیددیۆیان تازە کردوێتەوە بۆ کامێراکەگەرەوە بۆ من نابۆ کامێراکی پیشانی کامێرا بەبەسم چییە ینی ئەم جۆرە لە کارکردن بۆچیە بۆ شکانی پارتیە ئەزانشانی پارتی ینی بۆ پارتی ناشکی ئەزیزەکە ینی بۆ ئەم پرسیارە لە پارتی ناشکی ئەکرێت تووشی شکستێکی بزی بێ بەڵام زۆر بە خێرای هەوەسێتەوە بۆچی ئێستا هەدەف پلاتشکتۆر ڕووناچیەکان لەسەر پارتیە لەسەر ئەم مەوزوعە ینی ئەم مەوزوعی کە ڕوویدا لە شنگال و زومار لەو ناوچانەیە ینی پرۆژەیەکەیە بۆ لێدانی پارتی پرۆژەیەکەیە بۆ خەتاڵمەنەتەوەیەکەی پارتی کادریشی پارتیڵێ هەمیشە پارتی لە بەرەیەکایە خەڵکێگەی ڕقی لێتی لەبەرەوەی هەڵگیری خطابی نەتەواتیە تۆش ئەڵێ پارتی ناسنامەی تۆخی نەتەواتیە هەر کاتێک دوژمنانی ئەمیلێتە ویسپێتیان گورجێکی کاریگەر لە
نەتەوەی کورد بن لە ڕێی پارتیۆ لیان یەکەم شت بیریان کردوەتەوە لەوەی کەسایەتی بنەماڵی کەسایەتەکانی بنەماڵی بارزانانی بشتێن کە تا ئێستا نەیانتوانی و نایشتوانن و هەوڵیان داوە لە پارتی بدەن ئێستا هەمومان نەزانین کە هەموو هێزە کوردیەکان هەنگاو بەرەوبوونی دەوڵەتی کوردیێنێن هەموو دەنگ و قسەکان لەسەرەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکان هاوڕایەوەن کە کار بە نسبەت دامەزانی دەوڵەتی کوردی مەجال بە قسەکانم تەواوکەم ئێستا ئەم شەڕی شنگال و ئەو فەوزای علامی کە دروست کراوە بۆیە کە مەسەلەی ڕیفراندۆم و هەنگاوان بەرەو سەربەخۆی کوردستان لەبار ببرێ بەڵام من یەقینتان باشە ینی یەقینتانە بێت کە ئەو زۆر چاکە پرۆسەیەکی بەردەوامە بۆ لێدانی نەتەوایەتیە ئەمە ناچێتە عقلی هیچ کەسێکەوە بڵێ شارەکان تەسلیمی بەهێزەکانەکە تا حیزبی سیاسی خۆ دەزانی لە ناو حیزبی سیاسیە کارە کردووە ئیش کردووە مەفهومی حیزبی سیاسی خواخوایەت یەگە بە جوملە عامەکەی بازارەکە بڵین شار و ناوچی تری بەدەست بێت چۆن دوو شار و ناوچەی خۆی تەسلیمی خەڵکەکە ئەخرەمە چۆنە بێ عادی منطق بە منطق پێمان بڵێ ئەمە ڕاستەم حیزبێکی سیاسی و حیزبێکی نەتەوەیی ناتوانێت 4 ساعت مقاومە بکات 400,000 کەس بەجێ بێڵێ شکستێکی جزئی بووە ئەمە شکستی ئەمە کارەساتەکە ئەمە سیرەکە ئەم سەری ئەم ڕسمەکە تخوا زەحمە نەبێت ئەم ڕسمە ئەمە دوو سەربازی ئیسرائیلی مناڵێک ئەپارێزن شەڕەکە بجێنیان بۆی مناڵەکەت نەمەرزێ تۆ 400 ژن مناڵ بەجێ 400,000 ژن و منداڵ کوڕ ئەمە کارەساتە ئەگەر پارتی ئەگەر پارتی ئەگەر پارتی حیزبێک یەک تۆز خەڵک و شار و شاری نێتەوەی کەرامەتی وایە ئەمە لە پارتی قبول نەکرد کارەساتە 400,000 کە بەجێ بێت چەند 50,000 کەس لە شاخەکان تا ئێستا بێنان ئەوت چەند مناڵ تا ئێستا مردووە چەند ژن و باوکو دایک مناڵەکانیان بەجێ هێشتووە ئەمە کارەساتە ینی ئەو خۆ بەجێ نێشتووە مردووە ئەمری لە تیوان ئەمریکاکە مردووە ینی ئێستا ئەوە تا ئەیانەوێ ئەو شارانە کۆنتترۆل بکەنەوە کام شارانە ئەو شارانەی کە تۆ ئەڵی بەجیان هێشتوە شنگال و زومار و هەتا ئێستا پێشمەکانی پارتی ساعاتێک لە شارەکە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە مەقاومایە شەڕ هەیە جەنگەیە لە جەنگا دۆڕان و برانەوەیە برانەوەی ئەو کاگەدان جەنگ ئەنجام لە جەنگە ئەنجام گرنگە جاری ئەنجامی ئەم جەنگە ڕانەگەێنراوە خۆ دەستەوسان دانیشتون یعنی تۆ بۆچی لا دوایە ئەمە ناکرێت یەک قەوسی بچووک کاتێک جێشی مالکی شکستیانە خۆی خودی پارتی لە ڕاگاتەکان گاڵتەیان پێکرد وەکو شێرە بەفرینە توایەوە بەڵام ئەوەی پارتیش بزڵبێت ئەوە بەزیادەوەش لەبەر ئەوەی سیرکەن بوورە جارەکەم بوورە ئەو بامەجاریەوە بەم چکە تۆ جارێک ئەم قسەکردنە لە شوباندنی پێشمەرگە بە قواتی مالیکی هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەیە و ئای بە ڕۆژنامە نووسێک ئەزمونێکی هەبێ بەم زۆر لەبەرەوەی ئێمە بینیمان هێزەکانی بەغدا ڕایان کرد بەڵام لە ماوەی 24 ساعتە هێزەکانی پێشمەرگە خۆیان ڕقسنەوە گەیشتە مووسڵ ئەمە بەڕاستی کارەساتە ڕۆژنامە نووسێک بەم جۆرە قسە بکات دواتر شتێکی تر هەڵەیەکی زۆر گەورە ئەگەر خەڵکی کوردستان هۆشیار بواە و وعیە بواە ینی پێ ئەم برادەرە پێی وایە خەڵکی کوردستان نەوشیارە نەوەعی هەیە من تکاکەم ئێوە زمانێکتانی ئەم زمانە زۆر توندە ئەم زمانە زمانی ڕۆژنامە نووسێک نییە بێ خزمەت دواتر سەربازێکی ئیسرائیلی دێناوە تۆ ڕۆژنامە نووسێکی ئیسرائیلی نەتوانێت مامەڵە لەگەڵ هێزێکی نەتەوەی کە پێشمەرگەیە بکەی چاوەڕێیەکەی ینی ئێمە بەو جۆرە پێشمەرگەکانمان ئەوەنە ئاستی چۆن بڵێ دڵسۆزی و ئینیان بە ئەندازەی سەربازێکی ئیسرائیلی کە من قەنەعەتم وایە پێشمەرگەی کوردستان ئەو پەڕیتوانای خۆی قسە دەگەر بەڵام کاتێک کە تۆ چواردەورە گیراوە هێزی شەڕیان نەکردووە شەڕ نەگیراوە ئەوانی شەید بوون بۆ شەیدەکان تۆڵی شەڕ نەکراوە شەڕکراوە لە شنگار شەڕ نەکراوە جانی من لە شنگار یەک فیشک نەتەقیوە یەک فیشک نەتەقیوە جانی من کاکە فلیمەدی کۆمیتەکە دیارە کاکەجان کاکە پێشمەکانی پارتی ڕاکەن هێزەکەی پێدەش دی بۆ ناوە لە هەمان سانیە لێک لە حزەیە چەند دقەیە 55 ثانیە 24 سعادەبێ بە 55 ثانیە یەک مەجارم ئەمە هەڵە گەورەکەی بە 55 ثانیە حکم لەسەر 24 کچێکی بێژەر هاوارەکە بەرەو پارێ کاکە بۆ ڕاکەن چی بووە کاکەجان خۆ ئەمە واقع خۆمە ئەمە دیکۆمێتە قسەی من نییە ئەوە عەقدی شەخسی من نییە بەراورد پارتی ئەمە واقعە یەک مەجارم دەبا لەسەر دەوڵەتەکەی مەسعود بارزانی تۆزە قسە بکەین دەوڵەتی مەسعود بارزانی نییە هەمومانە هەر 5 ساڵە جارێک 5 ساڵ بەهاران شتێکی ئەوە ڕاگەێنێ تەمسیلێک ئەکە شانۆگەرێک ئەکە ئەوایە خۆی واقعی پێمەکەن باشە تێگەی ئەم ساڵ بەڵان لە هاوی نابوو لە دوای هاتنی داعش بۆ مووسڵ لیسا مەسعود بارزانی جارێککە دەوڵەتی ڕاگەیاندەوە دەوڵەتەکە تەمان ڕانەگەیانە پاشوی لەگە مالیکی ڕێکەوتەوە پاشەوەی کۆمەڵە چەک و تەقەمەنی گەیشتەوە هەولێر لە فڕۆکەخانەی موسەناوە باشە کورد لە ناو بۆسەی گورگەکانە ئەمە قسەی ڕۆژنامە نووسێکی دیاری
گیانیە کول لە ناو بۆسەی گورگەکانە ینی ئەوەی کە ئەکرێ ئێستا ینی ئەم دەستکەوتە ئەم ئینجازاتانە ینی ئاسان نییە پاراستنی ینی تۆ بۆچی هەموو شتەکانە بەستیتەوە بەوەی کە فعلەن کەم تەرخەمیە بۆ شکستە بووە خیانە دەبووە ینی پرسیارەکە ئەوەیە بۆ هێزێکی سیاسی تۆ وەڵامی و پرسیارە نیامەوە ئەیەنی تۆ ئەیبێت تۆ لە شوێنێکی تۆ بۆ بۆ لا دوایە ئەمە خیانەتە بۆ لا دوایە ئەمە ینی بە بەنتیق قسە بکەیت ینی تۆ گرتێکی ڤیدۆی دیوە وتارێکی خوێنەوە منتیق ئەوەیە ئەم شارە چۆن دەستیم چەند هەزار پێشمەگەی پارتی دەبولێ من بەرپرسی محوەری سەربازی 2000 نەبووە 3000 نەبووە لێ بووە کاکە بەرپرسی پارتی خۆ قسە ئەڵێ هەموو هێزەکانمان ئەوە هێز زێرەڤانی بۆ کە باشترین و پڕچەکترین من یەکەم جار جوابی ئەمە مایتەوە وتم ئەمە شکستێکی جنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاگەدانەڵێ وەڕاشی گاندوڵە ئیجراعاتی گەورەیە لەگەڵ یانەکەین منیش ئەڵێم دووارەیەکەمەوە ئەگەر ئیجرااتیان لەگەڵ کرا من لە کاتێکا لە دواترین تەسریحە سەرۆکی هەرێم دەڵێت بڕیارماندا توا دوایین هەناسەی شەڕی تیرۆریستان بکەین ئەوە قسەی خۆیەتی خوشک و برا ئێزیدەکانمان وەک گلێنەی چاومان دەپارێزێ ئەم جملان ئەگەر من وەک چاوم بیپەرم چۆن 400 کەس بەبێ تەقە بەجێ دێڵم لەو شاخە بەبێ تەقە نەبووە خەڵک شەید کاچی من ئێمە ئەو چەکەی کە بەدەست ئەوەکان درۆ ناکەن منیش درۆ بکەم کاکە کوڕ پێشمەکان نازانم ئەوانی کە ڕاکرد درۆوەکەن مەجال خۆیان لێوانەدان ئەڵێ کاکە جان ئێمە ئەمرمان پێکراوە کە ئینسحاب بکەین شەڕ نەکەین کێواڵێ یەکێک لە سەرکردەکان کە لە ڕەبی قسەی کردو ئەمڕۆ لەکوێ قسەی کردووە لە چ کەناڵی ئەم قسەی کردو لە فەیسبوک بڵاوکراوە تەلویزیۆنی دا لە کەناڵی فەیسبوک هەر کەسێکە فەیسبوک بۆ فەیسبوک دەستگایکی ڕاگەیاندی بۆ چووە خۆینکاری ناکرێت ڤیدیۆی کاکە جان باش یەک پرسیار دواتر هێنانی چەک و تەقەمەنی ئەوە مالیکی نییە بەخواستی خۆی چەک و تەقەمەنی ئەوە ئەمریکا شێوازی کارکردنی ئاقلانەی سەرکردایەتی سیاسی ئەی بۆ پێشەوەی کە داعش وەداوی ئێمە قبوڵی ناکەین ئێمە دەبێت دەوڵەت بینین ئێمە هیچ سوورێکمان لەگەڵ بەغدا نەماوە خۆ فعلەن ئێستش لەسەر هەمان شت سەرکردایەتی سیاسی کورد سوورە لەسەر ڕێفراندۆم دەکرێت فیلمەکە گۆڕا بوو بە یەک پارچەی خاکی عێراق و پارێزە یەک پارچەی خاکی عێراق تو شەڕ لەگەڵ جێشی عێراقی کە دژی داعش ئێمە یەک پارچە جێشی عێراقی یەک سەربازی عێراقی بێزگە لە کەلار پێم بڵێ یەک سەربازی عێراقی چەک و تەقەمەنەکان لە بەهەولێدا بەزەوی باوکمە خۆ بە خۆشی خۆی نەناردووە عەزیزەکەم کاکە من ڕێکەوتنی سیاسیە ئەمڕۆ دەشتم بایر دەکەم کاکە جار یەک شت مەجال بە تۆ ڕۆژنامە نووسێکی تۆ زانی کە چەندین ساڵە بودجە هێزی پێشمەرگە نێنراوە ئێوە قسەیەکتان لەسەر نەکردو و ڕۆژنامە نووسانی زۆر مەقسە لەسەر کردو نەتان کردو پارتی زیوێنە ئەو لە ساحەفدای ئەو کوبرا بەش کردووە لە ساحەفدەی بودجەکەیان زانجی تازە کەش بووە بودجە حیزبەکان 40 ملیار هێزی پێشمەرگەی کوردستان کە کاک مستەفای کە ئەم قسانە لە خۆیەوەیە قسەیەکە بەڵگە نیە دیکۆمنتی نیە لە خۆیەوە لە پارتی خیانەتی کرد پارتی ئەو شارانی تەسلیمکانی پێ وایە ئەم قسانەی کاک مستەفای هیچ بەڵگە و هیچ پاڵپشتێکی تەواو یاسایی و منتیقی پێ نییە بەڵام وەڵامەکە پاش وچانی کورت و دێینەوە لاتان